کن او بازانه کردنەوەیان پێشانگا و فستیڤاڵانە بۆ خانمانی دەستڕەنگینکارێکی ئێجگار باشە بۆ ئێمە چونکە ئێمە لێرە بازارێکە بۆ ساختکردنەوەی کاڵاکانمان لەم پێشانگانە ئێمە هەموو کاڵاکانمان هێنین ئارزیەکەین خانمان زۆربەی کات لەم پێشانگانە بەشداریەکەن بەکارەکانیان پێم وایە ساڵانە ناڵم ساڵانەونە درەنگ بکرێت بە مانگی جارێک دوو مانگ جارێک سێ مانگ جارێک ئەم چالاکیانە بکرێت تاوکو خەڵک بتوانێت هەم جێوێ بگۆڕێت هەم بازارکردنێ بیکات هەم ئێمەش بتوانین کاڵاکان مەساح بکەینەوە لێرە خەڵکی هەڵەبجە بڵێن بەعام منتیقی هەڵەبجە هەورامان ژنان و ئافرەتیان زیاتر بەشداریەکەن لە چالاکیەکان بێت لە کار سیاسیەکان بێت لە هەر لایەکی ئەم کۆمەلگاوە ئیگری ژن شوێندەستی خۆی دیاری کردووە لێرەشە ئەم ڕۆژ ئەتوانم بڵێم لە سەدا هەشتای خانم بوو لێرە ئەمڕۆ بەشداری کردبوو هەم بە ئیشەکانیان وەک چاودێر هەم وەک بۆ ساختکردنی کاڵاکانە هەم بۆ کڕینی کاڵەکانمان زۆربیان خانم بوون ئەمڕۆ لێرە بوون خوای لەو کەلە بمخەیتەوە بان بمخەیتە مابەین بەڵخە و سۆسەکان ناوم تارە حەسەنە بە وەکو خانمێ وەکو هەموو خانمەکانی ترە ساوم بە دروستکردنی ئیشێکی تایبەت بەخۆم ئەم ئیشانەشی لاپەمان و بوونێکیەوێت تەبعاً لێرە شایمش بەشداریمان کردو لە چەند فستیڤاڵێکی تریشا بەشداریمان کردو بە ئیشی دەستی و ئیشی کاری دەستی خۆمانن هەمویان ئەم فستیڤاڵانە زۆر فستیڤاڵێکی باشن هەم خەڵک ئاشنابێ بەشتی دەستی خۆتان و هەم خەڵکی ناوچەکانمان بەشداریەکەن و لە هەم شوێنی خەڵکی زیاترە ناسیت و بۆ نمونە ئێستا لە چەند شوێنێکی هەموو پارێزگاکان و خەڵکاتۆ کە لارە سلێمانیە هەڵەبجێ هەمووی هاتۆ تۆش شارەزابی بە کولتوری شوێنەکانی تر شوێن شارەزا ئەبی تێکەڵی خەڵکەکانی کە ئەبی فستیڤاڵێکی زۆر باشە خەڵکەکان و شارەزا ئەبێت خۆی زیاتر ئەم بابەتەی من کە ئەیکەم مەوسومیە زیاتر لە وەرزی بەهارە خەڵک ئەم شتانە کایتر مەگەرێکی ئەوە مناسەبەیەکی هەبێ بۆنەیەکی هەبێ زیاتر داوا ئەکرێ بە پێی کاتەکانە بە زیاتر خۆی تەڵەبی لە وەرزی بەهارایە Apa